ئەمڕۆ لە یاری گەیمینگ باسی ئامێرێکی گرنگ دەکەم بۆ گەیمەران بۆ کەسانەی ڕاوتەرێکی بەهێزیان دەوێت تا لە یاریەکان بە وایفای لاگ نەکەم ئەم ڕاوتەرە بناسن RGEW 3000GF Pro خاوەنی وایفای 6 5 دانە ئەنتێنای هەیە دەتوانێت بە هەردوو خێرایی 2.4 GHz و 5 GHz واتە 5G داتا لە چرکەیەک بنێرێ و نێکس جێن وایفایە لە دوورێوەش خاو نابێتەوە ناوازێ بەو کەسانێ بە دوای ڕاوتەرێکی باش بۆ ماڵەوە دەگەڕێن بۆ سۆشەڵ میدیا ناوازە بێ بۆ کار ناوازە بێ و بێگومان بۆ یاریکردن ژمارە یەک بێ گەر ڕاوتەرێکی باشت هەیە بەڵام لە شوێنێکی ماڵەکەت ئینتەرنێتت خاوە یان ناتگاتێ بەمامێرە بچووکە وایفای ئەکستێندەرە دەتواندرێت شەبەکەی ماڵەوە دابەشی هەموو شوێنە بکەیت ئەمەش بە ناوی RGEW 1200R دوال باندا بەهێزی 5G دەتوانێت ماڵەکەت بە تەواوەتی کەڤەر بکە لە هیچ کۆڕنەیەکی ماڵەوە یاخود هیچ ژوورێ ئینتەرنێتت لێدا نەبڕێ جگە لەمانە دەیان بەرهەمی دیکەی گەیمینگ تەکنەلۆژیا و بێگومان هەر بابەتێکی پیسیتان پێویست بوو بابەتێکی کۆنسۆڵ یاریەکان ئەکسسەریەکانی دنیای ڤیدیۆ گەیم و تەکنەلۆژیا هەر هەمووی لە ئاری گەیمینگ دەست دەکەوێت گەیاندنیان هەیە بۆ تەواوی شار و شارەکانی هەرێمی کوردستان سەردانیان بکەن یان نامەیان بۆ بنێرن نوێترین ئامێرەکان لای ئەوان دەست دەکەوێت دووبارە سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری ئازان و خۆشەویستانم بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 212 01 ژیری دەزانم دوسێ هەفتەیە میوزیکی پرۆگرامم گۆڕیوە هۆکارەکەژەوەیەکەوە ئەو میوزیکەی بەکارم دەهینە بەماوەی چەند ساڵی ڕابردوو لەلایەن ناهونەرمەندێکی نابەهرەداری بێعەقڵی نازانم چی کۆپیڕایتی لێدرا کە من پارەشم پێدا بە بەڵام نەمتوانی کۆپیڕایتی بکەنە بەرەو وێژنی کۆپیڕایتەکەی نزیکەی 700 دلارێکە بەڵام میهیم ئەو هونەرمەندە بێعەقڵە بێ دەماغە هەڵسا ئەو میوزیکەی منی کۆپیڕایت کردیە لە بۆ خۆی ڕاپەچی لەسەر گوتیەسە من ناتوانم هیچی دیکە بەکاری بینم دەتان بەکار بینم بەڵام ئەگە بەکاری بینم ڕکلام نایاتە سەر ڤیدیۆیەکانی من ئەو کاتی من هیچ پارێک لە یوتیوب قازانج ناکەم جا من هەفتە یەک ڤیدیۆ بڵاو دەکەم بۆیە ناچارم میوزیکێکی دیکە هەڵبژێرم جارێ بە شێوەیەکی کاتی ئەم میوزیکە لەم باگراوان دامناوە تاوەکو دانەیەکی دیکە دەدۆزمەوە کەوا کۆپیڕایتی لەسەر نەبی تووشی کێشەنەمەداهاتوو داوا لێبوردن دەکەم بۆ بابەتە بەڵام هەردەمی چارەسەری بکەم بیگەڕێنەوە بەڵام بەداخەوە پێدەچیکە جارشکە نتوانم بەکاری بهێنمەوە چاوتان ماز دەکەم دگمەی لایک سبسکرایب بۆ سەپۆرتی چەناڵ دابگرن بارەس پێ بکەن گەورەترین یاریەکان کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە ژمارەیان چەند یاریەکە بۆ نمونە یاری کۆنسکریپت یاریشی نوێی جەنجی جیهانی یەکەمە شێوەیەکی پیکسلی هەیە و کامێرە لەسەرەوە نیشان دەدا و یاریەکی زۆر قەشەنگە لە مێتاکریتیک بە نمرەی 80 دابەزی و هەوادارانیش بە ڤێری پۆزیتیڤ لە ستیمی باسی دەکەن یاریەکە کەوا مەسەڵەن پەزڵی تێدا مەتەڵی تێدایەوە لە هەمان کاتدا بەنکەری تێدایە واتان دەک شوێن تێدایە کەوارە ناو جەنجی جیهانیەکان ژێرزەمینەکان و ئەو شوێنانە تێدا بەناوبانگە وەروە بە شێوەیەکی مەیڵی ئەتاکە واتە دەتوانی سیلا بەکاربینی بەڵام زیاتر تەق و پشت کاریگەری زیاترە لە بەکارهێنانی سیلاح و شتی دوور و گرافیکی یاریەکە ڕاستە پیکسڵیە بە شێوەی پیکسڵی دروستکرا بەڵام زۆر قەشەنگە کامێرە زۆر بە جوانی شتەکان تەسویر دەکە ئەنیمەیشن زۆر سەرنجاکێشە یاریشی بچووکە ئۆکەی لە ستودیۆیەکی بچووک دروستکرا بەڵام لەم هەفتەیە دەنگدانەوەیکی گەوری دروست کرد و خەڵکێکی زۆر لە جیهان تاقییان کردیتەوە وێستا دەتوانین یاریەکە لە بۆ خۆتان بکڕن پێمان نرخی 16 دلارەکە یاری F1 مانەجەر 2024 بڵاو کرایەوە کە ڕەخنەگران نمرەی 82 پێدایە بەڵام گەیمەران تۆزێک نمرەیەکی کەمتریان پێدایە بەزەبت نمرەی گەیمەران جارە دیار نییە بەڵام لەسەر ستیمی یاریەکە میکستا واتە پێشوازیی تێکەڵ لێکرا گەورەترین شتەکانی کام ساڵ زیادکرا بێک من هاوشەوی فیفا ئەوانەیە کە تۆزە گرافیک بەرز دەکرێتەوە هەندێک مۆدی نوێ زیاد دەکرێت شتی زۆر گەورە نییە بەڵام مانێجەرە ئەم یاریە واتە ناتوانانی ئۆتۆمبیل لێ بخوڕی خۆت زیاتر وەکو چۆن دەڵێی لە فوتبۆلیش فوتبۆل مانەجەرمان هەیە زیاتر ڕێخستنی باگراوانتە بۆ نمونە دیتێڵەکانە وردەکاریەکانە بۆ نمونە ژمارەکانە ڕێخستنی تایەکانە مەچینەکانە بەرزکردنەوەی مەچینێ پارە سەرفکردنە چۆن پارە سەرف دەکەی چەند پارە سەرف دەکەی و چەند پارە لە چەند شت سەرف دەکەی و بەرزکردنەوەی ورەی تیمەکەتە ورەی شۆفێرەکانتە مانێجکردنی یاریێکی F1 و یاریێکی زۆر سەرنجاکێش لەم هەفتەیە بڵاو کرایەوە کە ڕەخنەگران 78 پێدایە کە نمرەیەکی مامناوەندی باشە و گەیمەران ڤێری پۆزیتیڤیان پێدا لە ستیمی کەواتە
پێشوازێکی باشی لێکرا نرخشی زۆرگران نیە تەنیا $7 پێم وابی بە ناوی The Operator لەسەر کۆمپیوتەریە زیاترە و یاریە بۆ گەیمەرانی کۆمپیوتەریە بەڵام ئەو کەسانی ستیم دێکیان هەیە حەز دەکەن و یاری تاقیکەن و دەتوانن یاریەکە گەیمپلەیەکەی تەنیا هاکردنە هاکردنەکە چۆنە تۆ زیاتر بۆ نمونە تۆ وەکو بریکارێکی FBI شاشەیەکی کۆمپیوتەر لە بەردەستە دەچێنە و سیستەمی کۆمپیوتەرەکە لەوێندەر بەناو زانیاریەکان دەگەڕێ زیاتر وەکو ئەو وایە تۆ کۆنتترۆلی کۆمپیوتەرێک دەکەی زانیاریەکانت بۆ دێ سەیرێکی دۆکمنت و ڤیددیوەکان و دۆزینەوەی بەڵگەکان دەکەی زۆر جوان دیارە و پێشوازەکانیش لی تاوەکۆیسە زۆر باشە لە چاوەی کە یاریشی بچووکە کاپکۆم لەم هەفتەیە یاریشی نوێی هەیە بەڵێ یاریێک نوێیەکی کاپکۆمی Resident Evil نییە بەڵام پێشوازەکان لی زۆر باشە و ئەو یاریە بە ناوی کنیت سوگامی Path of the Goddess یارێکی تاوەر بیستە تاوەر بیست یانی سێ ڕاستە یاریەکە ئەکشنی RPG استراتیژیشە بەڵام تاوەر بیسە دوو ڕۆژ و شەومان هەیە بە ڕۆژ تۆ یارێکی ئەکشنی RPG دەکەی وەکو سەڵان یاری ئەکشنی RPG تۆ دەتوانێت بچی شوێنەکان پاک دەکەیەوە تاوەکو خودداوەندەکەی کە هەیتی بە ناوی Path of the Goddess ئەو دێ بەناو شوێنەکەتدا دەڕوا دەچێتە مەرحلەیەکی دیکە بەڵام بە شەو کێشەیەکت هەیە کێشەکەش بۆ شەو ئەوەیەکەوە بەردەوام هێرش دەکرێتە سەر ئەو ناوچانەی کە تۆ ئازادت کردوون بۆیە دەبێت بەرگری دروستکە سیستمی بەرگری دروستکە یاخود تاوەر دروست بکەیت کاتێکی هێرش دەکرێتە سەر ئەو تاوەرانە ئیش خۆیان بکەن کە پێم وایە تقریبا تاوەر دیڤنس مثلا بۆ منە کلاش ئۆف کلان یاریی تاوە دیڤنسە تۆ دیفاعی خۆ دادەنی کە هێرش دەکرێتە سەر دیفاعەکە شۆڕ دەکات یارێکی زۆر سەرنجا چێش دیارە ڕخنەگران هەفتانۆیان پێدایە و لە ستیمی ڤێری پۆزتیڤە تاوەکو ئێستا واتە گەیمەران بەدڵیانە و یارێکی خۆشیش دیارە بەڕاستی بەڵام ئایا شایانی ئەوەیە تۆ نزیکی $40 پێ بدەیت ئایانە من دەڵێم چاوەڕام بکەن ئەو یاریە 100% دێتە سەر گەیم پاس یاخود پلەیستیشن پلس لە هەفتەی داهاتووش یەک یاری گەورەمان هەیە بڵاو بکرێتەوە ژیارێکی وەکو Star Wars Bounty Hunter کە یاریێکی دووبارە ڕیمەی کراوی یاری Star Wars Bounty Hunter هەر ناوی یاریەکە ژوایە لەلایەن تیمی ئاسپەر دووبارە دروستکرایەوە کە پێشتر ئاسپەر چەند یاری Star Warsیان دروست کردەوە کە پێشوازێکی باشی لێ نەکرا کێشەی تەکنیشیان زۆر و کێشەی سێڤەری ئۆنلاینیان زۆر و بە تایبەتیش کۆلێکشنەکەی Star Wars بارەفرۆنتەکەی 1 و 2 کە لە سەرەتایان سەڵ بڵاویان کردەوە بەڵام هیوادارم ئەوەیان باشتر بی هەرچەند ئەمەیان زیاتر سینگل پلێرە سینگل پلێرەکەشی زۆر خۆشە کە بە کارکتەرێکی وەکو بۆبە فێت دیاری دەکەی کە ئەو کەسانی عاشقی Star Wars دەزان باشیش دەکەم خۆشە ئۆکەی بەڵام نرخی چەندە نرخی یاریەکە تاوەکو ئێستا لە سیستیمی $12 پێم وابێت لەسەر پلەیستیشنەوەوانە تۆزێ گرانتر دەبێت بەڵام بۆ گەیمەرانی پلەیستیشن دەتوانن چاوەڕام بکەن لە ماوەیەکی نزیکدا ئەکیدم نەوەی دێتە سەر پڵاس دێتە سەر گەیم پاس بۆ گەیمەرانی یەکەس بۆ کەس دێتن ئەو یاریە بێمە لای هەواڵەکانی Xbox گەورەترین هەواڵیش بێگومان دواخرانی جارێکی دیکەی یاری ستۆکەر 2 Heart of Chernobyl بەڵێ هاوڕێنی خۆشەویستم بڕیار بوو یاریەکە لە مانجی نوێی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە کە زۆر لە مێژە نییە بەرواری مانجی نوێ هەنداناوە بەڵامی دیارێکە دوادەخرێت بۆ مانجی 11 ئەم ساڵ ڕێک 11 نزیکی 2 مانگێک و شتێک یاریەکە دواخرەوەتە کۆتایی 11 دواخرە بۆ جارێکی دیکە ینی هیچ قسەی کە ناتان بکەم مەسە دواخرانی ستۆکەر دوی چەندین جارە دادەخرێ چەندە ڕاستەکەتان پڵم یەکەم جاریتیان کە باسی بەرواری فەرمی بکەین بەری پێشتریا ساڵمان هەو بە ساڵ دادەخرا بەڵام ئێستا بۆ جارێکی دیکە دواخرانی بەخۆ بینی بێکمان هۆکاری دواخرانەکەش دەزانین ئاوی ئەو ستودیۆی کە ئەمیارێت دروست دەکەم GSC دەڵێن توش شەڕی ئۆکرانیای بوونەوەکەی ئەوانە هەموو ئۆکرانینە لەگەڵ رووسیای تووشی شەڕ بوونە سەرباز بەڵام ئەم جاران دەڵێن هۆکاری دواخرانەکەیان بەەوە دەگڕێتەوە دانەوە یاریەکە بە کەمترین کێشەی تەکنیکی بڵاو بکرێتەوە من لە مێژە و ئێوە لە مێژە هەمومان لە مێژە چاڕوانی ستۆکەر دوین زۆربەی زۆرمان یاری بەشی یەکەمی ستۆکەرمان نەکردیە بەڵام ستایل یاریەکە و شێوازی یاریەکە خۆی زۆر بەجددی وەردەگری لە یاری تاقیکارەکان سەرنج ڕاکێش بوو و سەرنجی هەمومان ڕاکێشە بۆیە حەز دەکەین تاقی بکەینەوە جا ستۆکەر 2 بڕیارە لە 20 مانجی 11 بە تایبەتی لەسەر Xbox و PC بەردەستبی و بێگومان بۆ گەیمەرانی گەیم پاس ئۆڵتیمەیت بە خۆڕایی دەتوانین یاریەکە لە ڕۆژەکان تاقی بکەنەوە وەرزی پێنجەمی یاری Call of Duty بڵاو کرایەوە وەروای یاریەکە ڕێستە بە فەرمی لەسەر گەیم پاس بەردەستە بۆ کەسانی کەوا گەیم پاسیان هەیە گەیم پاس ستاندارد گەیم پاس ئۆڵتیمەیت لەسەر PC لەسەر کۆنسۆڵی دەتوان ئێستا لە بە خۆتان یاری Modern Warfare 3 Call of Duty تاقی بکەنەوە بێگومان باشترین یاری Call of Duty نییە لە مێژوودا کامپینەکەی کێشەی زۆرە بەڵام ئیدی لەسەر گەیم پاسی بێگومان زۆر باشە تاقی بکەیتەوە پارەی پێ نەدەی بەڵام مەڵتیپلەرەکەی خۆشە ئۆکەی
مڵتیپلەرەکەی چێکە لە مڵتیپلەرە خۆشەکان بە باسی ئەوش بکەم ئەمە یەکەم یاری کۆڵ ئۆف دیوتیە لە مێژوودا بە شێوەی فری بڵاو بکرێتەوە دەم یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی نرخیان بەرزەتەنان یارێک کۆنەکانی کۆڵ ئۆف دیوتیەکە بتوێ بیان کرد نرخیان $30 بەردەوام ئۆڤەرپرایسن بەردەوام نرخێکی زیاد لە حەدیان هەیە کە پێم وایە بەو شێوەیەش نی هەر هەمووی بەو نرخە بەڵام میهیم بەردەوام داشکانیشان هەیە بەس میهیم ئێستا بەو کەسانێک گەیم پاسیان هەیە دەتوان یاری کۆڵ ئۆف دیوتی تاقی بکەنەوە و لە مانجی دەژ یاری بلاک ئاپس 6 لەسەر گەیم پاس دووبارە بەردەست دەبی بەڵام ئەمیان نایاتە سەر هەموو گەیم پاسەکان تەنیا دێت سەر گەیم پاس ئۆڵتیمیت میهیم تۆ خۆتان خێری لە بینن تاقی بکەنەوە بگومان زۆری پێناتی مایکرۆسۆفت بۆ جارێکی دیکە بیەوێت دووبارە دەستکارێکی گەیم پاس بکاتەوە بەڵام ئەم جارەیان بەرزکردنەوەی نرخی گەیم پاس نابی بەڵکو دابەزاندن دەبیت لە بۆ هەندێک کەس مایکرۆسۆفت و ئەکسبۆکس ئێستا لە دوای گەڕان و دۆزینەوەن دەیانەوێ ئاتیێرێکی دیکە ئاسێکی دیکە لە بۆ گەیم پاس دروست بکەن بە تایبەتی بۆ کەسانێک کە کلااود گەیمینگ بەکاردێنن بۆ نمونە گەیم پاسیان لە ڕێگەی ئامێری چۆک و فایرستیشی ئەمازۆن هەیە کە یاریەکان ناتوانێت لەسەری داڵۆن بکرێت تەنیا بە شێوەی ستریم یاریەکان دەکرێت ئەو جۆرە گەیمەرانە پێویستە مانگانە $20 بدەن یاریەکانیش داڵۆن ناکەن لاانێ باشترین ئەزمموونیشان نەبی لە ئەنجامدانی یاریانە بگومان مایکرۆسۆفت دەتوانانی بە نرخێکی هەرزانتر بۆ نمونە $15 $10 $8 تەنیا بۆ جەماعەتی کلااود ستریمینگ بۆ کەسانی کە تەنیا دایانێت بە شێوەی کلااود یاریەکان بکەن نرخێکی هەرزانتریان پێویستە نەک تەنیا ئۆڵتیمیتەکە بەکار بهێنن هەرچەندە ئۆڵتیمیتەکە یاریەکانی ڕۆژ یەکەمی تێدایە نازام چۆن مایکرۆسۆفت تعامل لەگەڵ کلااود ستریمینگ و یاریەکان لە ڕۆژ یەکەم دەکات بەس میهیم بە پێ راپۆرتێکی نوێبی لەلایەن ویندۆز سنترال بڵۆکرایتەوە کە نزیکترین سەرچاوانە لەناو کاروباری مایکرۆسۆفت و بە تایبەتیش ئەکسبۆکس دەڵێن خەریکن دەیانەوێ بە زووترین کات ئاسێکی دیکە لە بۆ گەیم پاس دروست بکەن و پلانێکی فامیلیش دروست بکەن کە بتواندرێ باسانی کلااود گەیمینگ تاقی بکرێتەوە وەروەها دایانەوێ پلانی فرێند و فامیلی بە تەواوەتی لێک جیا بکەنەوە لەوانەشە مەسەلەن کەسێک با نرخێکی وەکو $25 بتوانێت تاوەکو 5 کەس لەناو خێزان و خانەوادەکەی خۆیان برادەکانی خۆی گەیم پاس ئۆڵتیمیت تاقی بکەنەوە بەپێی راپۆرتێکی نوێبی لە چەندین وێبسایتی جیاواز بڵاوکراوەتەوە پێشتریش گەیمینگ ئینسایدەر ئاشای کرد کەوا لە بەرواری 8 مانجی 8 یاری کراش باندیکوت ئینسین تریلۆژی دێتە سەر گەیم پاس کە یاریی دیکەی ئاکتیڤیژن بڵیزاردە یەکێکە لەو هۆکارانەی کەەوە مایکرۆسۆفت ئاکتیڤیژن بڵیزاردی کڕیت چونکە خاوەنی IP و یاری زنجیرەی زۆرن ئەو یاریانە دەتوانن گەیم پاس قەرەباڵقتر بکەن و بەهای گەیم پاس لە پێشچاوی گەیمەر هێشتا بەرزتر بکەنەوە و بگومان زۆر باسی کراشم کردێ لە هەفتەکانی ڕابردوو زۆر باسی کراشم کردێت لە ڤیددیوەکانی ڕابردوو وە لە چەناڵیش زۆر عاشقی یعنی باسی عشقی خۆم لە بۆ یاری کراش کردیم کاتێک لە 8 ئەو لە 2 هەفتەی داهاتوو کە بڵاو کرێەوە کاتانە دەکەم یاری کراش باندیکوت داوەڵ بکەن تاوەکو مایکرۆسۆفت ببینێ جەماعەتی گەیم پاس ببینن کەوا کەیفمان بە یاریش وەکو کراش دێ من خۆم یاریەکەم لەسەر پلەیستیشن هەیە بەڵام ئەسە گەیم پاس دووبارە داڵۆنی دەکەم و تریلۆجیەکە بە تەواوەتی تەواو دەکەمەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت ببینێکەوە گەیمەرێکی زۆر عاشقی کراشن بەشێکی نوێی کراشمان دەوێت تاوەکو ئەو یاری کراشی کەوا کانسڵ کراوە مایکرۆسۆفت دەستی پێ بکاتەوە بە بەرهەمێنانی مایکرۆسۆفت وەڵامێکی توندی FTC دایەوە و باسی ئەوەشی کردکەوە ئەو قسەی FTC دەیکە دووبارە قۆڕخکاریە و هیچ معنایەک نادا مایکرۆسۆفت لەم هەفتەیە وەڵامێکی گەورەی FTC دایەوە کە FTC ئەو دەستگایەکەوە نێناگەڕە قۆڕخکاری لە بازاری ئازادی ئەمریکی هەبی لە هەفتەکە ڕابردوو FTC وتیان بە دادگای ئەمریکیان وت سیرکەن بینیتان مایکرۆسۆفت کاتێ چەندمان پێوتن مایکرۆسۆفت بە ئاکتیڤیژن نەکڕی ئەوە کڕی یەکسەر نرخی گەیم پاسی بەرز کردەوە لە ئاستا نوێیەکی گەیم پاسی یاریەکانی ڕۆژیەکەمی هەر تێدانە ئەوەش زیانە بە هاوڵاتێکی ئەمریکی جا مایکرۆسۆفت وەڵامی دایەوە وەڵامەکەی مایکرۆسۆفتی بە چەندی شێوازی جیاواز بخوێندرێتەوە بەڵام مایکرۆسۆفت دەڵێ it is wrong to call this a degraded version of discounted Game Pass for console offering. The discounted product did not offer multiplayer functionality, which had to be purchased separately for additional $9.99 of a month, making the total cost of $20.98 a month, while Game Pass Ultimate price will increase from $16.99 to $19.99 a month. The service will offer more value through many games available day and date. Among them is upcoming release of Call of Duty
which has never been available on a subscription day and date. So Microsoft دەڵێت چی؟ Microsoft دەڵێ ئێوە دەڵێن گەیم پاس بەهایدا بەزیوە و نرخشتان بەرز کردێتەوە، بەڵام ئێمە ئاستێکی نوێمانداناوە بۆ گەیم پاس لە هەمان کاتدا ئۆپشنی مەڵتیپلەیەرمان زیاد کردووە بابەتی ئۆنلاین کە پێشتر نەبوو. ئەگەر گەیمەرێک بیویست بە بۆ نمونە گەیم پاسی هەبی وەروە ئۆنلاینیشی هەبی دەبێت $9 زیاتر دابە کە نرخی بەگشتی دەیگرتە $20 و نزیکەی $21 لە مانگێکدا، بەڵام ئۆلتیمەیت نرخەکەی تەنیا لە 17 کرایتە $20 واتە $3 نرخی بەرز کراوەتەوە و لە هەمان کاتدا یاریی زەبەلاحی کۆڵۆدیتیێت سەرەکی یەکەم جار لەسەر یاری ئەخسوزارێک مهم وەڵامەکەی مایکرۆسۆفت دەوێت ڕاستە من نرخمان بەرز کردەوە، بەڵام چمان کردێت لەو ئاستا نوێی دروستمان کردووە کە نرخی $15 تەنیا گەیم پاستانداردا، دەڵێ لەو ئاستا مەڵتیپلەیەرمان لە بۆ گەیمەران زیاد کردیا چونکە پێشتر گەیم پاسی ئاسایی مەڵتیپلەیەری تێدا نەبوو، بەڵام بۆ ئەوەی یاریەکان ڕۆژ یەکەم بتوانە سەر گەیم پاس دابنێ لەسەر ئۆلتیمەیت دایدنێت کە تەنیا نرخیمان بەرز کردەوە کریتمانە $17 مانگانە واتە شەڕی مشک و پشیلەیە هەمان معنا دەدا هەمان وەڵام دەدا بەس مهم ئەو وەڵامی مایکرۆسۆفت بوو لە بۆ FTC. بێمە لای هەواڵەکانی پلەیستیشن و چەند هەواڵێکی گرنگمان هەیە بەڕاستی باسی بکەم. گرنگترین نیشانەوەیەکەوە بە باسی کۆنکۆرد بکەم. کۆنکۆرد دەم هەفتەیە ڤێرژنی بێتایی فریەکەی بەردەست بوو واتە هەموو گەیمەرێک دەیتوانین تاقی کاتەوە کەچی بە هەمان شێوە کە ئەوەی پێشبینیمان دەکرد ئەو شێوازە بوو لەسەر ستیمی تەنیا 2350 کەس دەسە یاریەکەی بوون کە یاریێکی وەکو بۆ نمونە یاریشی دیکەی پلەیستیشن کە لە سەرەتای ئەمساڵ بڵاوکرا لەسەر ستیمی لەسەر کۆمپیوتەری زیاتر لە 500 بۆ 700 هزار کەس تاقین کردەوە بە پارەش ئەویش یاری هێڵدایڤرز 2 بوو، بەڵام کۆنکۆرد باوەڕ ناکەم و یاریە بە هیچ شێوەیەک سەرکەوتوبی، بەڵام هەرچەندە پێناسی سەرکەوتوبی، بەڵام سۆنی هەندێک زانیاری نوێ لەسەر یاریەکە بڵاو کردەوە کە لە لانچیم واتە لە کاتی بڵاوبنەوە یاریەکە لە مانجی 8 ئەم شتانەی تێدا دەبیان تێدا نابێت. سەرەتا بە فەرمی پەرەپێدەکان ڕایانگەاند باتڵ پاس ناو کۆنکۆرد نابی لەبەرو یاریەکە بە پارەیە داوای پارەی زیاتر لە گەیمەران ناکەن. وەروەها post launch new chapters map mode available free to all players واتە کارکتەری نوێ ماپی نوێ مۆدی نوێ بە بەخۆڕایی بۆ هەمان بەردەستی بۆ کەسانی کە $40 بەم یاری دەدەن. هەفتانە ویکلی سینەماتیکس بڵاو دەکرێتەوە تە دیمەنی ڤیددیۆی سینەماتی کە چیرۆکی یاریەکە بەگشتی دەبەنە پێش. 100 دانە ئایتم بەسن جلوبەرگە جوانکاری سیلاها هەشتێکە تەنیا لە ڕێگەی ئەنجامدان یاریەکە گەیمەران دەتوانن بۆ خۆیان بەدەستی بخەن. سۆلۆ مۆد لە یاریەکەی نابی، بەڵام ترینین مۆد دەبی واتە شوێنی تاقیکردنەوە و تاقیکردنەوەی چەکۆستی هەوشتەکان. ئەمە کۆنکۆردە باوەڕ ناکەم سەرکەوتوبی پێم وایە نرخی $40 بۆ یاریەکدار زۆرە. ڤێرژنیە و یاریە بەخۆڕایی زۆرە لە ئینتەرنێت. ئۆڤەرواچمان هەیە، دایان یاری وەکو ئۆڤەرواچمان هەمووی فری تو پلەی، ئایپێکسمان هەیە، فۆرتنایتمان هەیە چەند زۆر بە فۆرتنایت ناچی و یاریە وەکو گەیمپلەی زیاتر بە هیرۆ شوتەرە 5 بەس مهم ئەم یاریە باوەڕ ناکەم سەرکەوتوبی ئەو یاری دەبایە لە ڕێگەی پلەیستیشن پڵەس بڵاوکرابایەوە یان لە سەستیمی بە خۆڕایی بە بە شێوەیەکی دیکە سۆنی بیری لە پارە کرد باوە نەک $40 دەرگایەکی زۆر قورسیاندانەیە گیمەران نایکەنەوە. سۆنی ئەپدەیتێکی نوێی تاقیکاری و ئەزمموی بۆ پلەیستیشن 5 بڵاو دەکاتەوە کە تەنیا بە شێوەیەکی تاقیکاری و ئەزممویە جارێ بۆ هەندێک گەیمەرە ئەو کەسانێک کە ڤێرژنی تاقیکاری و ئەزمموی سیستمی پلەیستیشن 5یان هەیە بۆ گەیمەرانی دیکە جارێ بەردەست نابێت دواتر بە شێوەیەکی فەرمی بەردەست دەبی، بەڵام ئەو شتە نوێیانەی کە دەیانوێت بە شێوەیەکی ئەزمموی لای گەیمەران تاقیکردنەوە چییە؟ Personalized 3D audio profile لەگەڵ remote play setting و شتێکی دیکەشیان زیاد کردیەکەوە تایبەتە بە ئەو کەسانێکەوە پلەیستیشن 5 سلیمیان هەیە. جاوا باسییان بکەین لەو ئەپدەیتە سۆنی باسی چەند شتێک دەکات. سەرەتا Personalized 3 audio profiles for headphones and earbuds available for all PS5 models. بۆرمە تۆ یاری دەکەی بە شێوەیەکی 3D audio ئەگەر هێدفۆنەکەی تو سپۆرتی 3D audio دەکەم دەنگی 3D کە هێدفۆنەکانی پلەیستیشن 5 بە شێوەیەکی گشتی سپۆرتی ئەو شتە دەکەن. جا بە شێوەیەکی سێڕەهەندی تۆ گوێت لە شتەکان دەبی کە من بەڕاستی تاقیم کردەوە شتێکی زۆر ناوازیە. دەتوانی بە شێوەیەکی پرسۆنەلایزی بکەیت واتە بە ئارەزووی خۆت دەنگەکان ڕێک بخەیت بەسەن دەنگ لەکوێ بێ لەکوێنێ دەنگەکان زیاتر فۆکسەکانە چۆن دەبی کە سۆنی شتێکی زۆر جوانی ئەنجام داوە بە بڕای من و ملیۆنان دۆلاریشی سەرف کردووە لەو کارە. وەروەها enable remote play for individual users بۆ منە PlayStation 5ەکەی تۆ 4 ئەکاونتی تێدایە بۆ کەسانی کە remote play بەکاردێنن بۆ منە دەتوان بە شێوەیەکی ئۆنلاین لەسەر مۆبایل یا خۆ لەسەر ئامێری چۆکو PlayStation پۆرتال یاری بکەن تۆ دەتوانی هەڵبژێری کامە پرۆفایل
ریمۆت پلەی کار بکە و کامە کار نەکە شتێکیان زیادکردە تایبەتە بە PS5 Slim Adaptive Charging for Controller واتە تۆ کۆنترۆلەرێکی PlayStation 5 کاتێک کە کارت پێێتەوە دەبێت بۆ منە لەسەر شحنی دادنێ لەگەڵ PlayStation 5ەکەی خۆت کۆنێکتە بۆ ئەوەی باتریەکەی تەمەنی درێژتربی تۆ چەند ئۆپشنێکت هەیە بە شێوەیەکی جیاواز دەتوانی واکەی کە شەحن بخوا یان چەند ساعت شان بخوا یان شان هەر نەخوا بۆ نمونە ئۆپشنی Supply Power to USB port زیاد دەکرێت ئۆپشنەکانمان ئۆفە Adaptive 3 hours یاخود 3 کاتژمێر لەگەڵ always بەردەوام ئۆف بێگومان شەحن ناکاتەوە ئەو پۆرتە USB Adaptive واتە بە شێوەیەکی ئەوەیە کە چۆن مثڵن بڵێ هەندێک شانی دەکەم هەندێک ڕای دەگری بە سەبری شەحنی دەکەم پێشەوەی کە بەکاری بینی لەوانێ شحنەکەت پڕ بیە و کاتە بەڵام کە دایدەنێ بەردەوام هێدفۆنەکە کۆنترۆلەکە چارج ناکاتەوە 3 کاتژمێریشمان هەیە کە دەتوانین 3 کاتژمێر شحنی بکە دوای ڕاوەستی ئۆڵوەیسیش بە بەردەوامی ئەو پۆرتی USB بە تەواوەتی کاردەین بەڵام پێم سەیرە ئەویان تەنیا لەگەڵ مۆدیڵی PlayStation 5 سلیمەکە بەردەستدەی پێم وایە ئەوە زیاتر لەوانێ پەیوەندی بەوە هەبیکەوە سۆنی ئەو USB کە لەسەر PlayStation 5 سلیمەکەی داینایە لەوانێت تۆزێک هاردوێردی جیاوازبی بۆیە ئەو زۆرە تەعاملە دەتوانم بکەم مهم ئەمە بە شێوەیەکی گشتی تەنیا ئەپدەیتێکی تاقیکاریە لە ماوەی 1-2 مانجی داهاتوو بە شێوەیەکی فەرمی بۆ هەمومان بەردەست دەبێت PlayStation 5 Pro پێدەچێکەوە سۆرس کۆدەکەی لە ئۆنلاین بڵاو کرابیتەوە یەکەم جایشە بە فەرمی داتامان هەیە سۆرس کۆدمان هەیە واتە کۆدی تەواومان هەیە گرافیک پریسێتمان هەیە کەوا کەسێک پەرەپێدەرێک کۆمپانیایەک بە فەرمی کار لە بۆ کۆنسڵی PlayStation 5 Pro دەکات کە کۆد نەیمەکەی لەناو کۆمپانیا بە Trinity دەناسرێن بۆیە ژێر Trinity دەبین کەوا زەرد کراوە Trinity ناوی نهێنی PlayStation 5 Proە کەوا سۆنی بەو ناوە بانجی دەهێنێ بانجی دەکە ئاجا هەموو ئامێرێک لە هەموو کۆمپانیاکان کە پێشەوەی بڵاو بکرێتەوە ناوەکەی ئاشا بکرێت بە کۆدنەی مێچی نهێنی کاری لەسەر دەکەن جا ئەمە چیمان پێ بڵێ هەرچەندە زانیارێکی زۆرمان پێناڵێت چونکە ئەم یاری لەسەری تاقی کراوەتەوە کە ڤێرژنی PlayStation 5 Pro دەبی یاریێکی وەکو No Man's Sky کە ئەو یاریێکی PlayStation 4 بەڕاستی بەڵام لێرە هەندێک داتا هەیە کە بەڕاستی من کەسێک زۆر تەکنیکاڵ و ئازیرەک نیمە لە بواری گرافیک بەڵام ئەوەندەی تێگەیشتن و خوێنمە و لە ئۆنلاین زانیاریم لەسەر پیدا کرد ئەوەیەکەوە ڕێزەلوشنەکەی تاوا بەرز کراوەتەوە کراوەتە مینیمم داینامیک ڕێزەلوشن واتە بە کەمترین 170 بۆ 77 گرافیکی یاریەکە کەمتر خۆی دادەبەزێنێ کاتێکەوە یاریەکە پێویستی بە وزەیەکی زۆرە واتە مثل نەهان داینامیک ڕێزەلوشنمان هەیە یاریەکان 4K تەواو نین هەندێک کات 4K هەندێک کات دادەبەزێ بۆ 2K هەندێک جار دادەبەزێ بۆ 1080 بەڵام لەم یاریە لەسەر PlayStation 5 Pro 177 کەمتر دادەبەزێ بۆ مینیمم داینامیک ڕێزەلوشن و بگومان ئەوە تەنیا بە شێوەیەکی تاقیکاریە 100% PlayStation 5 وانابی هێشتا زۆر تایبەتمەندی دیکە هەیە هێشتا نایزانین بە تایبەتیش لە مەفتەیە زانیاری نوێمان لەسەر ڕۆی تریسینگی PlayStation 5 دەستکەوت کە لە چەندین شوێنی جیاواز بە تایبەتی دزەپێکەر کەپلەر بڵاوی کردەوە باسی ئەوەی کردکەوە ڕێی تریسینگ لە PlayStation 5 بۆ 2 هێندە لە هەندێک حاڵەت بۆ 4 هێندە ئەگەری هەیە زیاد بکرێن ئەمەش بوو ئەوە دەگەڕێتەوە کەەوە ڕێدیۆنی ئەو AMD ئەو پرۆسەسەری کە لەسەری بەکاردێنی ئەو GPU بەکاردێنی هێشتا لە بازاڕی PC هەر بەردەست نییە لە ساڵی داهاتوو بڕیارە AMD ئەو جۆرە پرۆسسەرە GPU بڵاو بکاتەوە کە زیاتر فۆکسی لەسەر 2 هێندە تا 4 هێندەکردنی تەکنەلۆژیای ڕێی تریسینگە بۆ کەسانی نازان ڕێی تریسینگ چییە؟ ڕێی تریسینگ ئەو تەکنەلۆژیایە کەوا دەکە وێنەدانەوە لە کاتی ڕاستەقینە بە شێوەیەکی ئاسایی سروشتی خۆی ئەنجام بدرێت لەوەی کەوا گەیمەرە لەوەی کەوا پەرەپێدران خۆیان کۆپی پێستی شتەکان بکەن بۆ نە کاتێک کارکتەرەکەت بەرامبەر شوشەیەک ڕادەوەستێ بۆ دروستکردنی وێنەدانەوەیە پێشتر پەرەپێدەرەکان هەڵدەستان وێنەیەکی ئەو کارکتەریان کۆپی دەکرد لە بەرامبەر و ئاوێنەکە دامدەنا تۆزێ مغەوەشیان دەکرد یان بڵەریان دەکرد کە ئیفکتی وێنەدانەوە دروست دەبوو بەڵام ئێستا تەکنەلۆژیا پێشکەتیە ڕێی تریسینگ دروست بووە پەرەپێدران پێویست ناکە و کارە بکەن هێز و توانای پرۆسێسی گرافیک کارتی PlayStation 5 یان پیسییان Xbox هەر شتێکە خۆیان ئەو کارە دەکەن بە بەردەوامی دوو وێنە لێک کاتدا ڕێندەر دەکەن یەکێکیان بە شێوەی کە یاری پێ دەکەی وێنەی دووەمیشیان وەکو ئەوەی کەوا ریفلکشنە وێنەدانەوەیە جا پێی دەوچێت ڕێی تریسینگ کە تەکنەلۆژیایەکی زۆر جوانە بە تایبەتی گەیمەرانی PC لەسەر گرافیک کارتەکانیان حەز دەکەن بەردەوام ڕێی تریسینگێکی بەقوەتیان هەبێت بەڵام کێشەکە ئەوەی ڕێی تریسینگ شتێکی گران بەهایە لەسەر کۆمپیوتەر لەسەر PlayStation و Xbox
یان دەبێت ڕێ تریسینگ هەڵبژێری یان دەبێت فریم ڕیت کە 60 فرێمە 120 فرێمە چکە ناکرێت تو هەردووکت هەبێ ئەگەر هەردووکت هەبێ پێویستە نرخێکی زۆر گەورە بدەیت پارەیەکی زۆر بە گرافیک کارتێکی گەورە بدەیت لەسەر کۆمپیوتەریزا بتوانێت هەردووکت لۆ بەرهەم بێنێ لەبەرەوەی پلەیستیشن 5 پلەیستیشن 5 پرۆ Xbox Series Xbox Series X S ئەوانە نرخیان مثلەن سنووردارە مەسەڵەن پلەیستیشن 5 بۆ نرخی $500 ئاسۆنی ناتوانێت بە $700 شتی باشی تێ بکە مانای ئەوە نییە کە سۆنی ناتوانێت بیکە دەتوانێت بیکە بەڵام دەبێت لەو نرخە شتێک دروست بکەشت بخۆشی قازانز بکە گەیمەریش تەکنۆلۆژیاچ نیە بجا باڵانسکردنی ئەو شتانە بەڕاستی کارێکی وەختێکی زۆری دەبێت پارەیەکی باشی دەبێت و پێشکەوتنێکی زۆر گەورەی گرافیشی دەوێت بێمە لای پلەیستیشن VR2 بە فەرمی ئێستا ئەپلیکیشنی پلەیستیشن VR2 لەسەر ستیم واتە لەسەر کۆمپیوتەر بەردەستە بڕیاریشە لە 6 مانجی 8 ئەو ئەپلیکیشنە کارابێ واتە لە 6 مانجی 8 سۆنی بە فەرمی ئەو ئەداپتەرش بڵاو بکاتەوە کە لەگەڵ پلەیستیشن 5 لەگەڵ پلەیستیشن VR2 دەبەسترێ کاتێککە کۆنێکتی PC دەکەیت کۆنێکتی کۆمپیوتەری دەکەیت واتە ئێستا پلەیستیشن VR2 تەنیا لەگەر پلەیستیشن 5 کار ناکات تۆ دەتوانانی ئەم پلەیستیشن VR2 لەگەڵ کۆمپیوتەریش بەستی یاریەکانی VR کۆمپیوتەر لەسەر ئەم هێدسێتە ببینی هەرچەندە سەرجەم مواسەفاتەکانی دەستکەکەی و هاپتیک فیدباک و هەزە شتەکانی وەکو پلەیستیشن 5 نابی جا نازانم هۆکارەکە ئەو ئەداپتەرەیە هەرچیەکە بەڵام نرخی ئەداپتەرەکە پێمە $59 یاخود $49 کە دەبێت بە خۆڕایی بە یاخود نرخێکی هەرزانتریە بە بەڵام نرخەکەی ئەوەندەیە تۆ دەتوانین ڕێگەیەوە ئەداپتەرە ئێستا لە 6 مانجی هەرتوانین لەسەر کۆمپیوتەر یاریەکانی VR تاقی بکەیتەوە دواشتیش لە جیهانی پلەیستیشن باسی بکەم دەمێ باسی کۆنترۆلەر نوێیەکەی پلەیستیشن 5 بکەم کە شێوەی یاری کۆنکۆردی هەیە و سۆنی کۆنترۆلەریش تایبەت بۆم یاریە بڵاو کردەوە بەناوی کۆنکۆرد کە دەستکەکە جوانم بەڵام یاریەکە سەرکەوتبی نەخێ جا من زۆر حەزم لێ کۆنترۆلەری ئاسترۆ بۆتیش بڵاو بکرێتەوە بگومان بڵاو دەکرێتەوە بەڵام من لەوانەیە ئەو بکڕم بەڕاستی چکە جوان دەوێت بەڵام کۆنکۆرد زۆر نەو ئۆکەی بینە لای هەواڵی یاریەکان و بە باسی GTA 6 بکەم دوێنێ بەڕاستی خەریک و جەڵتێک لە نیوەی جیهان بدەن کاتێکەوە جەماعەتی ساگ ئافترا ڕانگەیانکەوە خۆپشاندانی ئەکتەران و ڕۆڵجێرانی دەنجی کاراکتەرەکانی دنیای ڤیدیۆگەیم واتە و کەسانی کە کاری دۆبلاژی ئەو یاریانە دەکەن کاتێ ڕۆڵی کاراکتەرەکان دەجێڕن ئەوەکتەرانە دەبێت خۆپشاندان بکەن بۆ ئەوەی مافەکانیان بپارێزرێ لە کاتی بەکارهێنانی ژیری دەستکرد یاخود دەنجی ژیری دەستکرد لە ناو جیهانی ڤیدیۆگەیم وەکو جەماعەتی هۆلیوود کە پارساڵ نزیکەی چەند 3-4 مانگێک خۆپشاندانیان کرد ئیدی هۆلیوودیان وێران کردتەوە کۆسەش هۆلیوود بە تەواوەتی بەخۆناتەوە جەماعەتی ڤیدیۆگەیمیش وا دەست پێ دەکەن جا ئێستا حالیان زۆربەی هەرە زۆری کۆمپانیاکان کاری ڕیکۆردکردنی دەنجیان کاپچەرکردنی جلوبەرگ و دەموچا و حرکات و ئەنەمەیشنی کاراکتەرەکانیان وەستاندووە ئەمەش وای کرد نیوەی جیهان نیمچە زەڵتەیەک لیدا دوێنە شەو لەبەرەوەی ئەگەر وابێ کەواتە بەرەمێنانی GTA 6 دەوەستێ 100% یاریەکە دوادەخرێت نزیکەی چەند مەقالێک بڵاو کرایەکە دەیاوت بە فەرمی GTA 6 دواخرام یاخود بە فەرمی GTA 6 2026 کە ئەوەتان نەمێشک بێ ئەگەرشی زۆری هەیە GTA 6 بستە 2026 نەکتەنیان لەبەر ئەم خۆپشاندانە بەڵکو لەبەر دەیان بابەتی دیکە بەڵام خۆشبەختانە ئیرۆ گەیمەر مەقالێکی بڵاو کردەوە چەندە سەرچاوی خۆیان ئاشان نەکردووە بەڵام دەڵێن بەپێی ئەو زانیاری دەستیان کەتیە ئەو خۆپشاندانە زیاتر بۆ ئەو یاریانەیە کە لە 2023 بەرەمێنانیان دەستی پێکردووە 2023 بەسەر بەرەمێنان دەستی پێکردووە واتە هەر یاریەک ئازۆر نەک یاریەک زۆرینەی ئەو یاریانەی لە خوار 2023 بەرەمێنانی دەستی پێکرد بێ ناگرێتەوە خۆپشاندانەکە ناگرێتەوە لەبەر چیش لەبەرەوەی کەوە کاری کاپچەر و کاری دەنگ گۆشتانیان پاو بووە یا خوشتێکی وای نەماوە جام بگومان GTA 6 لە ساڵشکە بڵاو کرێتەوە کەواتە زۆرینەی هەرە زۆری حیوار و ئەنەمەیشنی جوڵە و شتەکانی ناو جیهانی یاری GTA 6 تەواو بوو کاتە یاریەکە دوان ناخرێت بەڵام هێشتا هیواتان زۆر بەرز مەکەنەوە لەبەرەوەی ئەگەرێکی هەیە و یاریەشە دوا بخرێت چکە ڕۆکستار عادەتەن بەبێ یەک دواخران هیچ یاریێکی خۆی بڵاو نەکردەوە بەتایبەتی یاری وەکو GTA 5 و Red Dead Redemption 2 ئەگەری هەیە دوا بخرێم بەڵام بەهۆی خۆپشاندانەکە نە بەڵام شتێکی دیکە هەبوو لەم هەفتەیە پەرپێدرێکی پێشووی ڕۆکستار کە نزیکەی 14 ساڵێکە لە کۆمپانیا ڕۆکستار وەکو تەکنیکل دایرەکتەر و بیگ ڕۆڵ پرۆگرامینگ لەسەر GTA 3 GTA 4 Vice City San Andreas کاری کردووە
لە مەفتێ ڕاگەیاندکەوە گەیمەرێکی زۆر لە جیهان دیسەپۆین دەبێت بێ هیوا دەبن لە GTA5 لە بەروی چاڕوانەکانیان ئەوەندە بەرز کردیتەوە کاتێک یاریەکە بڵاو دەکرێتەوە دەبینکەوە جیاوازێکی گەورەی نییە لە ڕووی گرافێکی لەگەڵ GTA5 پێیان وایەکەوە ڕۆکستار شتێکی باشی نەکردو یاخود هیچی نەکردووە لەگەڵ ئەوەش دەڵێن GTA6 گەورەترین و مهمترین و پێشکەوتوترین یاریشە لە مێژوشدا دروستکرایە بەڵام مەبەستی ئەو برادرە بە ناوی ئۆبی ڤێرماچ چییە دەڵێ گەیمەران نزگەی 10 ساڵێکە چاڕوانی GTA6ن پێیان وایە گرافیکێک لەسەر GTA6 دەبێت کە بە حیاتی خۆیان نیانبینیوە شتێکەکەوە زۆر ئیملاق دەبێت بەڵام لەوە شتێ بگەنکەوە GTA5 زۆر جیاواز نابێت لەگەڵ GTA6 لە ڕووی گرافیکەوە ڕاستە GTA6 لەوانەیە مەسەن لە ڕووی دنسیتی لە ڕووی چڕی لە ڕووی قەبارە لە ڕووی زۆری کارکتەر زۆری NPC ئەنیمەیشنی NPC ئەو شتانە گۆڕانکاری و ئەپدەیتێکی گەورەبی لە چاو GTA5 بەڵام گۆڕانکاریەکان مەسەن وەکو گرافیکی پلەی1 لۆ پلەی2 نابی لە پلەی2 لۆ پلەی4 نابی بەو شێوازە نابی بەڵکو دەڵێ نزیکەوە لە GTA5 بەڵام شتی باشتری تێدایە دەڵێ هیواتان زۆر بەرز مەکەنەوە چاڕوانەکان درێت چاڕوانی هەندێک کەس دەخوێنمەوە لە ئۆنلاین دەرێت لە بۆ سەرمانجەیە ئەوەندە چاڕوانێکی گەوریان لە GTA5 هەیە کە شتێکی تەواو نوێ بێ ڕاستە دەڵێ لە ڕووی چیرۆک و لە ڕووی ئەوەی کە چۆن دەڵی سۆسەکە ڕۆکستاریشتی جیاوازتری کێدا بەڵام چاڕوانەکانتان زۆر بەرز مەکەنەوە چونکە بەهیوا دەبن و پێی وایە خەڵکێکی زۆریش لە ئۆنلاین ئەکاتە GTA5 بڵاو دەکرێتەوە بەهیوابوونی خۆیان دەردەبڕن بەڵێن 10 ساڵە چاڕوانی شتێکی لە بابەتێک کە دەڵێ بەغەڵە تێم مەگەن GTA5 گەورەترین شت دەبێتەوە کوێستا بڵاو کرایتەوە بەڵام هەر یاریێکی PlayStation 5 و Xbox Series واتە یاریێکی پلەی10 نییە پلەی 11 نییە شتێک نییەکەوە مثلا مێشکمان بتەقێنەوە بڵێن بە حیاتی گرافیکی ومان نبینیوە بەڵکو چیرۆک و گەیمپلەی و ئەنیمەیشن و شتە جیاوازەکانی کە ڕۆکستار پێی دەناسێ بۆ ناو شتانەی کە لە یاری ڕێدەت کردیان کە زۆر لە ڕاستی دەچی شتەکان ئەو شتانە وامانە دەکە کە یاریەکەمان خۆش بووێ ئۆکەی بێمە لای EA Sports FC25 دوێنێ ئێوارە گەیمپلەی دیپ دایڤیان بڵاو کردەوە هەرچەندە دیپ دایڤەکە تەنیا باسی FCIQ کرد لەگەڵ تاکتیکل ریڤامپی کرد کە دوشتی زۆر مهم نەبوون لەگەڵ پلەیر ڕۆڵی باس کرد لەگەڵ سمارت تاکتیک کە هەمووی FCIQ یعنی شتێکی بەسەرم بڵێم گەیمپلەی ئۆڤەرویو نەبوو وەکو گەیمپلەی ترێلەرەکەی FC24 بەڵام با باسی پێم زان چی تێتە ئۆکەی ڤیددیوەکی بڵاو کردەوە گەیمپلەی دیپ دایڤەکی بڵاو کردەوە باسی چەند شتێکی جیاوازی کرد FCIQ-ەکە چەندین شت لە خۆ دەگری بۆ منە tactical ریڤامپی تێدایە کە دەڵێ an overall team tactic upgrades positioning at both ends at the pitch and changes how every team player based on their real-world style, making every match feel fresh and unique. تۆ دەڵێ مەبەستی ئەوەی زیاتر چیە بەکارانی ژیری دەستکردە لە جوڵی ئەو کارکتەرانەی کە تۆ لەژێر کۆنتترۆلی تۆنین بۆ منە تۆ بە کریستیانۆ یاریتەکەی بەڵام ئەو لاعیبانە دەوری کریستیانۆی دەسوڕێنەوە ئەوان بە شێوەیەکی باشتر و عاقڵتر لەگەڵ تۆ یاری دەکەن و زۆر لە ژیانی ڕاستی نزیکە واتە بە شێوەیەکی تیمی ڕاستەقینەتر لە دەورە دەجوڵێنەوە وەروە پلەیر ڕۆڵز زیاتر لە 50 پلەیر ڕۆڵی نوێیان داناوەوەتە ئەرچیان لە بۆ یاریزانەکان داناکە پێم وایە لە زۆرینی هەر زۆر یاریەکانی فیفا پلەیر ڕۆڵمانە هەبووە بەڵام ئێستا دەشتی نوێتریاندانە بۆ نەتوانانی مەسەن ڤینیسۆس جونیۆری بنێت یە شوێنێک بڵێ لەو شوێنە بە یاخود پڵسی دەدەیتێکە هەموو شتەکان لە بە خاتری ویە یان شتێک لەو بابەتانەکە بەخۆ دەتوانانی دواتر هەڵی بژێری وەروە سمارت تاکتیکشمان هەیە کە دەڵێ new real-time suggestion and D-pad functionalities makes in-game tactical decision making more accessible or initiative than ever. The new broadcast feature allow you to better experience the changes as they take effort. Tactical suggestions هي مثلا تۆ کیاری دەکەی لەگەڵ کامێرایی کە شاشەکەت پێ نیشانەدا سجشنێک لە خوارەوە پەیدا دەبێت پێت دەڵێ کە تیکا بەکارێنە بۆ من ناوی خەریتەیەکە نەخشەیەکە کە تۆ دادنایە 442 تۆ دەتوانانی بیگۆڕی بیکەیتە 541 لە ناو یاریکردن بەیەک دوگما بتوانانی شتەکان بگۆڕی کە پێم وایە لە مێژوویە تۆ پێشتەمان هەبووە بەڵام لێرە تۆزێک سەرنجڕاک چێشتریان کردیە بەڕاستی باسی شتێکیان نەکرد کە بەسەر ئەمەی کە زۆر چاوەڕوانی دەکەین مەسەن کەرێر مۆدە ئۆڵتیمەیت تیمە جارێ وتیانەوەانە جارێ باز ناکەین لە ڤیدیۆ دیکە باسی دەکەین باز میهێم زیاتر ئەوەندە شتێک تێدا بوو یعنی نازانم لەوانەیە ئەم گەیمەرێکی تاوی فیفانی مە لەوانەیە هەندێکتان زیاتر شتە نوێیەکانتان بینیبی بێگومان جگەلەوەش
دەیان و ئەنیمەیشنی نوێ و کاراکتەری شێوەی کاراکتەری نوێ و جوڵەی نوێ ئەو شتانی هەر تێدا لەگەڵ هیزدانیەوە هەم ساڵی شتانە هەیە بەڵام بەو شێوەیەش نییە گۆڕانکاری ئەم ساڵ کە ئەمە چاوەڕێمان دەکرد. ئۆکەی بێمە لای Assassin's Creed Shadows لەم هەفتەیە یوبیسۆفت بە فەرمی لە 4 وێنەی جیاواز داوای لێبوردنێکی گەورەی کرد لە ژاپۆنیەکان و داوایەکی برایەنەشی هەبوو لە کۆمەڵگەی گەیمینگ و بە تایبەتیش هەواداران یاری ئەساسن کە بە عەقڵێکی کراوە سەیری یاری Assassin's Creed Shadows بکەن. جا نامەکان بێگومان درێژن دوور هەمووی ناخوێنمە بەڵام بەگشتی جەماعەتی یوبیسۆفتی دەڵێن ڕاستە ئێمە هەندێک شتمان کردووە لەو تڕێلەرانەی یاری Assassin's Creed Shadows لەوانێ بەشێ لە کۆمەڵگەی هەندێک شوێنمان تووڕە کردبی بە تایبەتی ژاپۆنیەکان داوای لێبوردن دەکەین بەڵام مەبەستمان ئەوە نەبووە کە تووڕەتان بکەین یاخود شتێک بکەینکەوە ببێتە مای شەرمەزاری یاخود مای تعلیقی قوتوانێکی نابەجێ لە بۆ کللتوری ئێوەی ژاپۆنی بێگومان مەبەستە کەشیانەوەیەکەوە کارکتەرێکی ڕەشپێستیان هینە کریتیانە ساموڕای کە لە مێژوو چیرۆکێکی وامان هەیە کە بەڕاستی کەسێک هەبووە کەەوە ڕەشپێست بووە ئەفریقی بووە وەروە سامورایش بووە بەڵام چێشەکە ئەوەیە ژاپۆنیەکان دەڵێن ئەو کەسە یەک نەفەرەوە ماوەیەکی کورتیش بووە و یعنی چیرۆکەی زۆر کورتە چیرەکەی جێگەی گرنگ نییە بەلای ژاپۆنیەکان بەتایبەتیش بەکارهێنانی میوزیکی هیپۆپ کاتێک کە ئەو ژاپۆنیە ئەفریقیە بەتایبەتیش لەو دیمەنێکەوە میوزیکی هیپۆپیان بەکارهینە و ئەو کەسە کە ڕەشپێستە خۆی وەکو ژاپۆنیەک نیشان دەدا لەبەر ژاپۆنی ئەسڵ نییە و دێ ژاپۆنیەکانیش دەکوژی لە یاریەک کەوا دیفاع لە ژاپۆنیەکان دەکە کە بەڕاستی ئەوە یانی سوکایەتێکی گەورەی بگومان بە ژاپۆنیەکان و ناقیشیان نییە کە تووڕە بن بەس مهم یوبیسۆفت داوای لێبوردن دەکەین هەندێک شتمان دەستکاری کردووە مە بەس شمانەوە نەبووە بگومان ئەو تویتە زیاتر لە 31.9 ملیۆن جار لە ئۆنلاین بینرا بە تایبەتی لە تویتەر بینرا 10,000 لایکی لە بۆ هاتیە و 11,000 کەس ریتویتی کردی و 10,000 کەسیش کۆمنتی لە بۆ نووسیەکە بگومان ئەساسن یعنی یاریی گەورە بەناو بانگە گەیمەری زۆر چاڕوانە بەڕاستی من کێشەم هەیە لەگەڵی بەڵێ بەڕای من پێویستی دەکرد کارکتەرێکی ڕەشپێست دێرە بەکاروێ ئەو ئەجەندە بێمعنەیە حیزەی دنیای هیچ پێویست ناکات تۆ باسی ژاپۆنیەکان دەکەی کەسێکی ژاپۆنی بەکاربنە ڕاستە بەکاریان هینەیە کە کەسی دووەمە ئەو ئافرەتەکەیە کە ناوی ناوەیە بەڵام بەکارهینانی ئەو ڕەشپێستە چیرۆکی ڕەشپێستە گرنگ نەبوو وەکو گۆسەف سوشیمە جەنەڕاڵێکی ژاپۆنیان هینا بە ساموڕایەکی ڕەسەنی ژاپۆنیان هینا بە زۆر پیاوانەتر بوو بێ مشکلێتریش دەبوون و کێشەشیان دروست نەدەکرد لە تاوی جیهان چەند هەواڵێکی دیکەی خەسەریشمان هەیە بێگومان ئەویش دانانی سایبەر تڕەکە لە ناو یاری فۆرتنایت گەیمەرانی فۆرتنایت دەتوان ئۆتۆمبیلی سایبەر تڕەک بکڕن لە ناو یاری فۆرتنایت تاقی بکەنەوە تەنانەت ئەگەر زۆر مەسەڵەن کوڕە دەوڵەمەندی یان کچە دەوڵەمەندی گوێ دە ڤیدیۆی دەبی و پارەت هەیە بابەت ملیاردنێرە دەتوانی بە پارەی ڤیبەک یا سایبەر تڕەکی هەر بکڕی بەس پێم وابێت زیاتر لە ئەوروپا ئەمریکا ئەو ئۆپشنە بەردەست دەی بەزمهم دەتوانێت ئۆتۆمبیلە کە نرخی $6 دەست پێ دەکە بە ڤیبەک واتە بە پارەی فۆرتنایتی ئەو ئۆتۆمبیلە هەر بکڕی ئۆکەی چێشەژەفتەری هەیە سەرفیکە بە نافۆرتنایتی لە کۆمنتی بابی نووسی بابی دۆزمەوە مۆدە بەناوبانگە لە مێژە چاڕوانکراوەکەی فۆڵاوت بەناوی فۆڵاوت لندن لە کۆتاییدا بڵاو کرایەوە جام 20 دقیق لە ئۆنلاین لەلایەن IGN بڵاو کرایە بە شێکم بینی و بێگومان ئێستا بەردەسەر بە خۆتان توان داوڵندی بکەن و بیکڕن ئەو کەسانی کە حەزیان لێەوە بە تایبەتی پیسیان هەیە بەناوی فۆڵاوت لندن کە چیرۆکی شاری لندن دێنە ناو یاری فۆڵاوت 4 بە شێوەی مۆدا واتە گەیمەران خۆیان دروستیان کردیە کۆمپانیایکی بچووک و پەرپێدرێکی بچووک بەناوی تیم فۆڵۆم دروستیان کردیە بگومان بەفێزدا ژڕێگەی پێدایە بڵاو بکرێتەوە کە شاری لندن زۆر سەرنجاکێشە بگومان یاری Star Wars Outlaws بڕیارە لە مانجی هەست بڵاو بکرێتەوە بەڵام گەیمەرێکی زۆر لە جیهان و ڕەخنەگران و وێبسایتەکانیش دەنووسن ئەو یاریە ئەنپۆلیشتە واتە کاری زۆری مایە کێشەی تەکنیکی زۆری هەیە پێویستە چارەسەر بکرێت پێشەوەی بڵاو بکرێتەوە کە بەپێی نوێترین ڤیدیۆبی کە بڵاویان کردیتەوە 31,000 کەس دیسلایکی کردی 11,000 کەس لایکی کردێ کەواتە گەیمەران داوای کاتێکی زیاتر بۆ یاری دەکەن کێشەکانی چارەسەر بکرێت لە هەفتەکانی ڕابرد و باسی ئەوم کرد کەەوە Apex Legends نرخی باتڵ پاسەکەی کردە 2 هێندە و چی دیکەش ناتوانانی بە خۆڕایی باتڵ پاسەکەی لە ڕێگەی ئەو پارەی ناو یاریەکەی بەدەستی بخەی جام گەیمەرێکی زۆر یاریەکەیان ریڤیو بۆم کرد زیاتر لە 75,000 کەس یاریەکەیان دیسلای کرد لە ستیمی ئیدی وای کردکەوە EA بەخۆی دابستەوە و ئەو گۆڕانکاریە نوێیانەی باتڵ پاسی لە بۆ یاری Apex Legends کانسڵ بکە کاتە گەیمەران ئەنگۆ برتانەوە
ئافیا ئیH دۆڕا ئەو کەسانە حەزیان لەسەر کۆمپیوتەر یاری سکۆڵم بۆنز لە ڕێگەی ستیم تاقیکەنەوە زۆری نەماوە لە مانجی هەشت یاریەکە لە 22 دێتە سە ستیمی دەتوان یاریەکە لەوێ تاقیکەنەوە. کۆمپانیای وەرنەر برۆس ستودیۆی پلەی5 گەیمسی بە فەرمی کڕیەوە ئەو ستودیۆی کەەوە یاری مڵتیڤەرسیان بڵاو کردەوە کە یاریی زۆر بەناوبانگی ئێستا تۆنێک کارکتەری جیهانە جیاوازەکانی فیلم و گەیمەکانی وەرنەر برۆسی تێدا. کاپکۆم کارکتەری تێری بۆگارد لە بۆ یاری ستریت فایتەر 6 زیادکرد وایوە ترۆیلەرێکیان بڵاو کردەوە لە ئۆنلاین کە جوڵۆشتەکانی نیشان دەدا. کارکتەرە بەناوبانگەی هیهاشی میشیمە لە یاری تێکن هەشت بەردەستخرا. هیهاشی میشیمە یەکێکە لە کارکتەرە بەناوبانگەکان کە سمێڵە گەورەکە و دوو پرچەکەی هەیە و ناوەنی سەریشی کەچەڵە زۆر بەناوبانگە و ئێستا لە یاری تێکن هەشت بەردەستە و یاخود ماوەیەکی نزیک بەردەستەوە. یارێکی نوێژ ئاشکراکرێتە بۆ جیهانی وۆرفریم بە ناوی سۆڵفریم کە زۆری لەسەر نازانین جارێت تەنیا هەندێک گەیمپلەی بچووکمان لێ بینی لە کۆنفرانسی تێنۆکۆن کە وۆرفریم یارێکی فری تو پلەی بەڵام پێم وانییە ئەمەیان فری تو پلەی بی چکە پێدەچ یارێکی چیرۆکی هۆشتانە بی بەڵام زانیاری زیاترمان نییە تەنیا شێوەکەیمان بینی و ناوی یاریەکەش بە ناوی سۆڵفریم. خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی ئەمەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری چاوتان ماز دەکەم. زۆر سپاس بۆ ئەو گەیمەرانەی کە تاوەکو ئێستا گوێتان لە نەگمە گەیشتنە کۆتایی بەرنامە چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن ئافرین چاوتان ماز دەکەم تاڵقەیەکی دیکە تکا دەکەم دگمن لایک سبسکرایب لەبیر نەکەن دەستی دایک و باوکتان ماچ بکەن خۆشەویستەکانی خۆتان خۆشتر بووە وەروەها ئاگاتان لە خۆتان بی لەو گرمایە نستنە بە ڕۆژی گەرم تا پێستە جوانە ناسکەکەی گەیمەرەکان نەسوودێت مەزان پێستان زۆر ناسکەوەکەی پێستان یعنی ڕۆژ پێکەی دەستێت کە بی خۆشم مەروایە ئاگاتان لە خۆتان بی ئاگاتان تەندروستیتان بی تا هەفتەی داهاتوو ئەڵقەیەکی دیکە بە تۆنی هەواڵی دیکە خوداتان لەگەڵ.